سڵاو، دوای تەندروستێکی باشتان بۆ خوازیین. ئەمڕۆ دەربارەی پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووکە دێین. دامەزراوی بین بۆ جاری دووەم. گەورەترین پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕادەگەیەنێت کە پشتگیری 1100 کارساز و بیرۆکەی داهێنەرانەی ناوخۆیی دەکات. جا بیرۆکەکەت لە هەر بوارێکی وەک گەشتیاری، ژینگەیی، تەکنۆلۆژی، پەروەردە، پیشەسازیان هەر بوارێکی تر بێ، ئەوە دامەزراوەی وین پشتگیر دەبێت. بەڵام ئەمەرجێک بیرۆکەکەت دەبێت توانای پڕکردنەوەی کلێنێکی هەبێت، واتە دەبێت مۆرکی خۆت بە بیرۆکەکەەوە دیار بێت و کێشەیەک یاخە گرفتێکی خەڵک چارەسەر بکات. ویم دامەزراوەیەکی قازانجنەویستە. ئەو کارسازانەی کە لە پرۆگرامەکەدا بەشداری دەکەن دوای وەرگرتنی پشتگیری دارایی و کارگەری لە دامەزراوەکەوە ئەوە هیچ جۆرە خاوەندارەتێک بۆ دامەزراوەکە نی و تەواوی خاوەندارەتی بۆ کارساز دەمێنێتەوە. و ئەگەر تۆش بیرۆکەیەکی نوێ داهێنەرانەوە هەیە و دەتوێت بیکەی بە کار و پیشەی خۆت سەردانی ئەم لینکەی خوارەوە بکە. دامەزراوەی ویم یەک دامەزراوە چەندین هەوڵ.